یەکێتی تۆپی سەرمێزی هەولێر کۆتایی هێنا بە کەمپێکی مەشق و ڕاهێنان بۆ 15 یاریزانیانەکانی هەولێر و قوتابخانەی تۆپی سەرمێزی هەولێر وەک ئامادەکاری بۆ پاڵاونەتی نێودەوڵەتی عێراق بۆ ئاستی تەمەنەکان کاوا بڕیارە لە شاری سلێمانی ئەنجام بدرێت. ئێمە ماوەی هەفتەیەک ئەو معسکەرەمان دەست پێ کردووە بۆ یاریزانەکانی یانەکانی شاری هەولێر و هەروەها قوتابخانەی تۆپی سەرمێزی هەولێر. مەبەستمان پێشوەچوونی یاریزانەکانە لە پاڵاوانەتی نێودەوڵەتی کە ڕۆژی هەفتەی مانگ لە شاری سلێمانی دەست پێ دەکات. ئەم پاڵاوانتیە لە بەرنامەی یەکێتی تۆپی سەرمێزی نێودەوڵەتیە ساڵانە لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت و زۆر سوپاسی دەستەی ڕاهێنەرانی ئەم معسکەرە دەکەین و هەروە زۆر سوپاسی یانێ وەرشی ئاسۆ دەکەین بەڕاستی کە دەرگای هۆڵەکەیان بۆ کردینەوە کە ڕۆژانە مەشقەکانی خۆمان بەیانیان و ئێواران ئەنجام دەدەین و دەمەوێت زۆر سوپاسی سەرۆکیەکی تۆپی سەرمێزی هەولێر بکەم کە هەموو ئەو شتانێک کە دەستەبەر کردو بۆ یاریزانەکان و زۆر سوپاسی ئێوەش دەکەم و ئامانجمانە بۆ پێشوەچوونی یاریزانەکانی شاری هەولێر ئینشاڵڵا ئەنجامی باش بەدەستدێنن. مەشقەکان ڕۆژانە بەیانیان و ئێواران لە هۆڵ یانێ ئاسۆ ئەنجام دەدران بە سەرپەرشتی هەر سێ ڕاهێنەر بەسام عەبدولفەتاح و بەشدار سەربەست محەممەد سەعەدوڵڵا بە ئامانجی بەرەو پێشچوونی ئاستی یاریزانەکان بۆ ئاستێکی باشتر و بەدەستێنانی ئەنجامی دڵخۆشکەر. سپاسی ئیتیحادی هەولێر دەکەم کە ئەو معسکەرە بۆ ڕێخستین ئینشاءڵڵا ئەنجامێکی باشمان دەبێ لە بتوڵەی WTT کۆندێتەر. من ناوم تەماد دانا لاعبی تێنیس سەرمێزم بوومە منتەخەب عێراق و سوپاسیەکەی تێنیس سەرمێز دەکەم کە ئەو معسکەرەیان بۆمە کردەوە. هیوادارم لەم بتوڵەی WTT بتام نەتیجەکی باش بین. وا بڕیارە پاڵاوانێتی نێودەوڵەتی عێراق بۆ ئاستی تەمەنەکان لە شاری سلێمانی و لە هۆڵی زانکۆی سلێمانی بەڕێوە بچێت ڕۆژی هەفتەی ئەم مانگە دەست پێ دەکات و 20 مانگ کۆتایی دێت. 10 وڵاتیش بەشداری دەکەن. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.